بسم الله الرحمن الرحیم. سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ. بینەرانی زۆر بەڕێز لە کەناڵی دیمەن لە پرۆگرامی کلیل بە دیدارتان شاد بووینەوە. بابەتی ئەم جارەمان بە ناونیشانی دواڕۆژی ڕاستەقینە ئەمەیە. خۆشەویستان، سەردەمی ئەمڕۆ دید و تێڕوانین بۆ شتەکان هەمووی بەداخەوە بۆتە تێڕوانینێکی مادی. دنیا بە هەموو شت زانین. خوای پەروەردگار لە قورئانی پڕبەرەکەت و بەخششدا لە سوورەتی ئەنیساء لە ئاەتی ৭٧دا لە بەشێک لە ئاەتی ৭٧دا دەفەرمێ: قل متاع الدنيا قليل والآخرة خير لمن اتقى. قل أي محمد صلى الله عليه وسلم ئەم پەیامە بدە بە ئومەتت بڵێ متاع الدنيا خۆشیەکانی دنیا قەلیل زۆر کەمن، والآخرة ژیانی نەبراوەی قیامەت و بەهەشت خەیڕون چاکترە لەم خۆشیانەی دنیا بۆچێ لیمەنی اتەقا بۆ کەسێک کە لە ساڵانی تەمەنی سەرزەویدا ئەو ئەمانەتەی کە لای بۆ کە تەمەنەکەیەتی تەقوای خوای هەبووە، ترسی خوای پەروەردگار لە دڵیا بووە، سنوورەکانی خوای پەروەردگاری پاراستووە، سنوورە شەرعیەکانی نەبەزاندووە، مافی خەڵکی پێشێل نەکردووە، حەڵاڵ و حەرامی زانیوە، سنووری خۆی زانیوە، سنووری خەڵکانی تری نەشکاندووە. جا سێری وشەی قەلیلکەن لەم ئاەتە پڕبەرەکەت و بەخششەدا. قەلیل دوو وانەی گەورەمان دەداتێ بۆ ژیان. یەکەم وانەی یەکەم پێمان دەڵێ قەلیل هەروە خۆی وشەی قەلیل لە زمانی عەرەبیدا بە معنای کەمە، کە بە نەکێرەیی هاتووە لە ئاەتەکەدا، یعنی هەر زۆر کەمە. خۆشیەکانی دنیا خوا دەفەرمێ زۆر کەمن. قەلیل عەرزم کردن یعنی کەم. ئەگە بە نەکیرەیی هات یعنی یەکجار کەم. خوای پەروەردگاری خالقمان دەفەرمێ خۆشیەکانی ژیانی ئەم دنیایە زۆر کەمن لە چاو قیامەتە لە ڕووی چەند شتێکەوە. یەکەم لە ڕووی شتەکانەوە. ئەگەر کەسێک لە زەمەنی ئادەمەوە سەلامی خوای لەسەر بێت لەسەر زەوی ژیابێ، هەتا نەفخی سوور کە ئیسرافیل فوو بە نەفخی سوورا دەکا و ئەم ژیان و ژینگە لاپەڕەکانی دەپێچرێتەوە، ئەوە نەتەمەنی درێژ بێ. لە زەمەنی ئادەمەوە تا کۆتایی جیهان ئەم مرۆڤە مردنی نەبینی بێ و بە ئەندازەی هەموو مرۆڤایەتی تەمەنی درێژ بێ، کە ئەوە مەحاڵە نییە. هەرچی شارستانیەتە بینی بێتی، هەرچی شوێنی خۆشی ئەم دنیاە گەڕابێ. هێستا هیوای دەڵێ ئەوەندە وڵاتی سەرزەوی گەڕاوم، فڵان شوێن و فڵان شوێن و ئەو وڵاتە و ئەو وڵاتی ئەوروپی و ئەوانە چوم، زۆربەی کیشوەرەکان وڵاتەکانیان گەڕاوم. ئەگەر ئەم کەسەی ئێمە دەڵێن بە درێژایی مێژووی مرۆڤایەتی هەر ژیابێ، هەموو شارستانیەتەکانی یەک لە دوای یەک بینی بێ، هەموو شوێنە خۆشەکانی سەرزەوی بینی بێ، هەموو خواردنە خۆشەکانی خواردبێ و تام کردبێ، هەر بە گەنجی و جوانی مابێتەوە، هێشتا لە چاو بەهەشتا قەلیل هەر زۆر کەمە. چونکە لە بەهەشتا لەهم ما یەشاؤون فیها وەلەدەینا مەزید. خوای پەروەردگار لە سوورەتی قاف ئاەتی 35 دەفەرمێ لەهم بۆ بەهەشتیەکان هەیە ما یەشاؤون فیها، لەناو بەهەشتا هەرچی دڵیان حەز بکات تایەتی، هەرچی ئارزوود بۆی بڕوا لە بەهەشتا هەیە. وەلەدەینا مەزید، هێشتا خوا دەفەرمێ لەوەش زیاتر هەیە. لێرەدا پرسیارێک هەیە، لەوە ئەچێ لەناو نەفسی مرۆڤدا لە دنیادا شتێکی قێزەون هەبێ کە حەزی لێ بێ، شەیطان و نەفس بۆی ڕازان بێتەوە، ئایا لە بەهەشتا ئەو قێزەونیانەی پێدەدرێ؟ نەخێر. بۆ؟ چونکە مرۆڤ کە دەچێتە بەهەشتەوە تەییبە، ئەو پەڕی پاکە، یعنی بە پاشینە بێ مرۆڤ ناچێتە بەهەشتەوە. کە چووە بەهەشتەوە ئەوەی شەریعەت لە دنیادا نەهی لێ کردبێت لە بەهەشتا بەدڵ و دەرونی دانایە، هەر بەدڵ و دەرونی دانایە، هەر بیری لێ ناکاتەوە. بۆیە ئەوانەی لە بەهەشتا مرۆڤ ئارەزویان دەکا هەموو ئەوانن کە شەرع پەسەندن، خوای گەورە لە شەریعەتەکە لە دنیادا پەسەندی کردوون. لەهم ما یەشاؤون فیها، هەرچی ئارەزوو بکەی و بە خەیاڵ تا بێ
لە بەهەشتا بۆت هەیە وەلەدەینا مەزید پەروەردگار دەفەرمێت لە سەرو ئەوەشەوە لە سەرو ئەوەی کەوا بە عەقڵی خۆتا هاتبێ بە خەیاڵتا هاتبێت لە سەرو ئەوەشەوە هێشتا زیاترت پێ دەدەیت دەی تەماشاکە ئەم ژیانەی دنیا کە عەرزم کردن ئەگەر کەسێک لە ئادەمەوە تا کۆتا ژیانی مرۆڤایەتی ژیا بێ هەر خۆشی بینی بێ هێشتا لە چاو ئەوەی کە خوا دەفەرمێ بە خەیاڵ تا هاتووە چونکە ئەگە مرۆڤ ئەوەی بە خەیاڵ یادێ لەم سەرزەوێدا هەموو خۆشی سەرزەوی بینی بێ هێشتا خەیاڵەکانی پڕ نەبوونەوە بەڵام خوا دەفەرمێ هەموو ئەوەی بە خەیاڵ تا بێ لە بەهەشتا هەیە وەلەدەینا مەزید دڵنیا بە لەوە زۆر زیاتریش هەیە و خوای پەروەردگار بۆی ئامادە کردووی کەواتە لە ڕووی شتەکانەوە ژیانی دنیا و خۆشی دنیا زۆر کەمە دووەم لە ڕووی بەردەوامیەوە لە ڕووی بەردەوامیەوە دنیا زووتێپەڕە بەخوا دنیا زۆر کورتە سێیەم خۆشیەکانی دنیا هەمیشە ناخۆشیان لەگەڵ ئاوێتەیە سبحان الله هیچ خۆشیەکی ئەم دنیاە نییە هەر سرف خۆشی بێ 100% هەمووی خۆشی بێ ئیلا ناخۆشیەکیشی لەگەڵ ئاوێتە و تێکەڵە بۆ نمونە هاوسەری ژیانی هاوسەری بە نرخترین شتە بۆ مرۆڤ بەڵام ئایا ژیانی هاوسەری هەمووی خۆشیە ناوەڵڵا بەرپرساریەتێکی زۆر زۆر قورسە تەحملی یەکجار زۆری دەوێت ژیانی هاوسەری وەکو خۆشی تێدایە لە بەرامبەریشە چەندەها ناڕەحەتی تێدایە منداڵ المال والبنون زینەة الحیاة الدنیا ماڵی دنیات هەر هەمووی هەبێ منداڵن نەبێت جوانیت پێ نابەخشێ ماڵی حەڵاڵ و منداڵ خوا دەفەرمێت جوانی دنیان منداڵ قڕەت و عەینە بەخوا چاوی دایک و باوەک بە هیچ شتێکی ئەم سەرزەویە ڕۆشن نابێتەوە نە بە ڤێللایە و قەسر و قسووری جوان نە بە پارە و دۆلاری دانراوی جوان نە بە ئۆتۆمبیلی گرانبەها و مۆدیل بەرز نە بە کۆڕی دانیشتنی یاران و دۆستان و خۆشەویستان بە ئەندازەی ئەوەی چاو ڕۆشن دەبێتەوە بە بینینی منداڵێکی ساڵح بە کوڕ و کچێکی ساڵح منداڵ ڕەحمەتی خوای پەروەردگارە بەڵام ئەم منداڵە چەنی خۆشی هەیە واللهی بەڕێزان ئەوەندەشی ناڕەحەتی هەیە ئەوەندەشی ئازار و زەحمەت هەیە حەل لەوەتی کە لە دایک دەبێ بۆ دایک ئەو هەموو ژان و زەحمەتە بۆ باوەک دواتر خەفەتی نەخۆشکەوتنی تالێهاتنی گەورەبوونی پەروەردەکردنی ناردنە قوتابخانەی هەموو ڕۆژێک کە مناڵەکانت ئیمتیحانیان هەیە تۆ بە ئەندازەی ئەوان ماندووی بە ئەندازەی ئەوان خەمباری ئەم جاوردەوردە دوایی لە خوێندن تەواو دەبن دواتر خەمی هاوسەرگیری بە ئەندازەی ئەوەی کوڕەکەت یان کچەکەت کێشەی هاوسەری هەیە تۆ لە ناڕەحەتی دای ئەمجا خەمی ئەوەی دەستکورد نەبن قەرزار نەبن کرێچی نەبن نەدار نەبن لە ڕووداوی هاتوچۆ بە دوور بن لە ڕەفیقی خراپ بە دوور بن ئەم مناڵەت چەنی خۆشی هەیە سبحان الله ئەوەندەشی ناڕەحەتی لە بەرامبەرا هەیە پارە و سەرۆت و سامان خەڵاتی خوایە خوای پەروەردگار هەر کاتێ باسی پارەی حەڵاڵ دەکات لە قورئانە بە خەیر ناوی دەبا دەفەرمێ ئەمە خەیرە ئەمە خێری دنیا و قیامەتی پێوەیە ئەمە عیزەت و سەربەرزی خۆتی پێوەیە ئەمە دووربوون لە سوال و سەدەقە و پاڕانەوەی خەڵکی پێوەیە ئەمە کەسایەتیت دەپارێزێ ئەم ماڵە چاکە ئەمجا دەبی بەدەستی بەخشندە بەدەستی ئاوەدانی بەدەستێک کە فرمێسکەکان دەسڕی و زەردەخەنەکان دەخێتە سەر لێوی هەژاران و قەرزاران و منداڵانی بێباوک و نەداران بەڵام ئەم سەرۆت و سامانە ئەمەندە خۆشیەی هەیە واللهی ئەوەندەش مەسئولیەت و ناڕەحەتی هەیە ئەبینی حتا کەسەکە دەوڵەمەندترە واللهی دڵ ناڕەحەتی زۆرترە ڕاستە خێر و بەرەکەتی دنیا و قیامەتی زۆرترە بەس واللهی حتا دەوڵەمەندتر دەبێ مەسئولیەت و بەرپرسیارەتیشی لە ئەستۆدایە والله لێپرسینەوەی قیامەتی قورسترە والله لەم دنیادا تۆ نانێک بە ڕەحەتی دەخۆی دەوڵەمەندەکە فریای ئەو نانە ڕەحەتەش ناکەوێت هەر لە سند خۆشترین نانە تەلەفۆنێکی دەبێ فڵان بارەوا بوو وڵا دۆلار دابەزی وڵا زێڕ بەرز بۆەوە وڵا ئەڵەن شەڕ دەبێ نانەکەی بۆ ناخورێ نازانێت چەند پاروی خواردووە و ئێتر چەندی کردووە حتا زۆرتری هەبێت لە زەرەری زۆرتر دەترسێ پاشان پلە و پۆست مرۆڤ هەوڵی بۆ دەدا ئەگە پۆست و پلەیەک بە عەدالەت بەکاری بێنی بە حەڵاڵی بەدەستت هێنابێ بە حەڵاڵ بەکاری بێنی لە چاکەدا بەکاری بێنی خزمەتی هاوڵاتیانی خۆتی پێ بکەی خزمەتی فەقیر و هەژاری پێ بکەی والله بەرەکەتی خوایە
پۆست و پلە لە خزمەتی خاک و خەڵکی خۆتا بێ بۆ چەسپاندنی دادپەروەری و نەهێشتنی زوڵم و ستەم و گەندەڵی بێ وەڵڵا بەرەکەتی خوایە بەڵام وەڵڵای تا پلە و پۆستت باڵاتر بێ ژیانت ناڕەحەتترە لەگەڵ ئەم خۆشیەی دنیادا کە پۆست و پلەیە وەڵڵاهی ناڕەحەتی و مەسئولیەتەکەشی زیاترە بۆیە لە دنیادا هەموو مافێک ئەرکێکی لەگەڵدایە هەموو مافێک ئەرکێکیشی لە بەرامبەردا هەیە ئەگەر ئەرکی لەگەڵانە بوو ئەوە دەبێتە ناشەرعی ئەبێتە دزی ئەبێتە گەندەڵی ئەبێتە ڕاوڕوت وەیە لە دنیادا هەموو مافێکی حەڵاڵ کە پێت دەدرێت لە مقابلە داوای ئەرکێکت لێ دەکرێت بەس لە بەهەشتاوانیە لە بەهەشتا بەس خۆشیت پێ دەدرێت داوای هیچ ئەرکێکت لێ ناکرێت تەنانەت عیبادەتەکان کۆتاییان پێدێ لە بەهەشتا نە نوێژکردن هەیە نە ڕۆژوگرتن هەیە نە حەج و عومرە هەیە نە زەکات و بەخشین هەیە نە هیچ تەکلیفێک نییە لەسەرت بەس تەنها چێژبینینە کەواتە لە ڕووی خۆشیەکانەوە ژیانی ئەم دنیاە لە چاو قیامەت و بەهەشتی نەبراوەدا قەلیل صدق الله بەڕاستی خوا سبحانه وتعالى جوانی فەرموو بەڕاستی کەمە یەکجار زۆر کەمە و هەر بەراورد ناکرێن چوارەم خۆشیەکانی دنیا گەرەنتیان نییە کە لە ناو ناچن هیچ خۆشیەکی ئەم دنیاە گەرەنتی نییە بەهۆی بوومە لەرزەوە چەندەها شار و وڵاتمان بینی ماڵمان بینی بە لەرزە وێران بوو خەڵکێکە بوو خاوەنی چەندەها باڵەخانە بووە دواتر وەک خەڵکێکی سادە خێمەیەکی خێرخوازانی دراوەتێ هەموو باڵەخانەکانی لە ماوەی چەند چرکەیەکا بەسەرێکا ڕووخان ئەم ماڵ و سەرەت و سامانە زەمانێک نییە بیپارێزێ گەرەنتی نییە بیپارێزە لە ئاگر هیوا هەبوو بای ئەو هەموو دەفتەر دۆلارە لە کۆگاکەیدا بوو لە مازانەکەیدا بوو لە دوکانەکەیدا بوو کە چ کاتێک کەبانی هەواڵیاندایە وتیان بازاڕی فڵان شوێن لەم شارانی کوردستان هەر لەم ماوانەدا هەمومان بینی کە چوون بەسەر خۆڵەمێشا ڕۆیشتون دوکانەکەی ئەگەر خێرخوازێک یارمەتی بدا و ئەویشی بۆ نۆژەن ناکرێتەوە ئەویش دەبێ مەسافەیەکی زۆر دیسانەوە هەر لە دوکانی خاڵیشا شوێنی نێ لێی دانیشێ نە شوێنی کەسابەتی مە نە سەرمایەی مە جار هەیە قەرزاری خەڵکیش بۆتەوە ئەوەی چەند ساڵە پەیدای کرد مشتێک خۆڵەمێش ماوەتەوە کە دەبێت فڕێ بدرێ ئەم خۆشیانی ژیانی دنیا گەرەنتیەک نییە بتپارێزێ بڵێ بەردەوام دەبێت بەهۆی نەخۆشیەوە نەخۆشی جەستەیی یان نەخۆشی دەرونی بەڵێ چەندە تۆ دەوڵەمەند بی بڕوانامەی باڵات هەبێ ماڵ و حاڵێکی خۆشت هەبێ لەشێکی تەندروستت هەبێ ئایا هیچ گەرەنتیەک هەیە ئایا هیچ زەمانێک هەیە کە ئەمەد لێ تێک ناچێ بەهۆی توشبوون بە نەخۆشیەکەوە چەند کەسمان بینی لە ئەو پەڕی خۆشی ژیاندا بوو لە کتوپڕێکە حەز بە نائارامیەکی جەستەیی دەکا یا ڕەبی خوا پەنامامدا و شیفای ئەوانە بدا کە تووشەوە نەخۆشیانە بوون کە دەچێت پشکنین دەکاڵێن وڵا گرەیەکی شەر پەنجەیت هەیە لەو ساتانەدا هەموو دنیا لەبەر چاوی تاریک دەبێت کەسی وا هەیە جەستەی عیبی نییە بڕواتان هەبێ ئەوەی گرفتی مادیش بێنێتی ماڵی خۆی هەیە ئۆتۆمبیلی خۆی هەیە ماڵ و مناڵی هەیە بەخوا پارەی دانراوی هەیە سوپاس بۆ خوای گەورە محتاج و احتیاجی دەستی خەڵک نییە قەرزاری کەس نییە ڕێز و حرمەتی هەیە مناڵی ساڵحی هەیە کەچی گەشی لە دڵیانە سوبحان الله تووشی نەخۆشی دەرونی دەبێت ئایا هیچ زەمانێک هەیە بۆ تۆ کە لە ئەو پەڕی خۆشی ژیاندا تووشی گرفتاری دەرونی بی بە دڵنیاییەوە نییە بۆیە هەموو ئەو خۆشیانەی ژیانی دنیا گرنتیەک نییە کە لە دەستن ناچن کەسانێک هەبوون بەیانی هەستان بە ژیانێکی پڕ لە ئاسوودەییەوە ئێوارەیان بە دوژمنایەتی کردەوە ئێوارەیان لە ناو گرتوخانەدا خۆیان بینیەوە ئەوکو ئەڵلقەکانی پێشوو باسمان کرد ئەم دنیای مصیبەتەکانی زۆرن بەڵایەکانی هەرخوا خۆی دەبێت لاماندن و دوعا بکەین کە خوا بە گەورەی خۆی حلم و تەحملمان بداتێ و خۆمان لادەین ئەینە گەرەنتیەک نییە خۆشیەکانی ژیانی دنیات بەردەوام بن بەڵام لە بەهەشتا وانە لە بەهەشتا خۆشیەکان بەردەوام من وە گەرەنتیان هەیە و تا سەر دەبن و هەرگیز تێکچوونیان نییە لە سوورەتی فاتر لە ئاەتی 34 و 35 خوای پەروەردگار دەفەرمێ بەهەشتیەکان کاتێک کە دەچنە بەهەشتەوە بە ئەو پەڕی خۆشحاڵیەوە پڕ بەدەمیان هاوار دەکەن و سوپاسی پەروەردگار دەکەن دەڵێن الحەمد لله الذي أذهب عنا الحزن إن ربنا لغفور شكور
الذي أحلنا دار المقامة من فضله لا يمسنا فيها نصب ولا يمسنا فيها لغوب الحمد لله الذي أذهب عنا الحزن. سپاس و ستایش شایستەیە بۆ ئەڵڵایەی سبحانه وتعالى کە الذي أذهب عنا الحزن، کە بە ڕەحمی خۆی بە لوتفی خۆی هەرچی خەم و پەژارەیە لە سەری لابردین. بەخوا خەم و پەژارە هەر دەبێ خوا لە سەرمان لابەرێ. هەموو خەڵکی سەر زەوی بیەوێ دڵخۆشت کە ئەڵڵا مەیلی لێ نەبێ سبحانه وتعالى ناتوانن دڵخۆشت بکەن. هەموو دنیا قسەی خۆشت بۆ بکە، خوا خۆشی نەخاتڵتەوە نابێ. وە لە بەهەشتا خوای گەورە خۆی خۆشحاڵمان دەکا، خۆی ناخۆشیەکانمان خەم و پەژارەکانمان لەسەر دڵ و دەروون لادەبا. وەیە بەهەشتیەکان دەڵێن الحمد لله الذي أذهب عنا الحزن. سپاس و ستایش بۆ ئەو ئەڵڵایەی هەرچی غەم و خەفەت و ناڕەحەتیە لەسەر دڵ و دەرونی لابردین. إن ربنا لغفور شكور. بەڕاستی و بە دڵنیاییەوە پەروەردگاری ئێمە زۆر لێ خۆش بووە. ئەم هەموو گوناهەمان هەبوو، لە نێوانی خۆمان و خوادا گوناهمان زۆر بوو. ئەو خوایە بە ڕەحمی خۆی لە هەمووی خۆش بوو، قەڵەمی عەفوی هێنا بەسەر گوناهەکانماندا. شەکوور، بەڕاستی خوای پەروەردگار سوپاسگوزارە. عیبادەتێک کە واجبی سەرشانی خۆمان بۆ بیکەین، کەچی خوای یەک بە یەک نا، یەک بەدە نا، یەک بە حەوسەد نا، زۆر لەوە زیاتر بەرەکەتی تێخست و پاداشتی بێ سنووری داینەوە. بەخوا هەموو عیبادەتی ئێمە کلیلی کردنەوەی دەرگای بەهەشتەکە نەبوو. خوای پەروەردگار ئەوەندە سوپاسگوزارە، ئەوەندە شەکوورە، ئەو هەموو بەهەشتە فراوانەی بە ئێمەی بەندەی گوناهبار بەخشی. الذي أحلنا دار المقامة من فضله، خانەی هەمیشەیی کە ئەم بەهەشتەیە پێی بەخشین. لا يمسنا فيها نصب، لەو بەهەشتەدا ئەوەی کەوا ماندووبوون بێ نیمانە. ولا يمسنا فيها لغوب، ئەوەی کەوا مایەی بێزاری و دڵناڕەحەتی بێ نیمانە. بەڕێزان، ئەم چوار شتە تەنها لە بەهەشتا هەیە، تەنها لە بەهەشتا الحزن نییە. وەڵڵی کەسێک نییە لەم سەر زەویەدا خەم و خەفەتی نەبێ، نیمانە. وەرە کەسێکم پێ بڵێ لە هەموو بوارێکی ژیانە کامەڵم قەت ڕۆژێک خەم و حەسرەتێکم هەڵ نەکێشاوە. بڕواتان هەبێ ئەگەر ژیر بێ و عاقڵ بێ و دیندار بێ و بە ویژدان بێ دەستن ناکەوێ. خوای پەروەردگار فەرمووی قەلیل، زۆر 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 کەمن لە چاو خۆشیەکانی بەهەشتا، چونکە خۆشیەکانی بەهەشت تەواو نابن. لە دنیادا الحزنمان هەیە. باسم کرد پێشناوبڕەکە هیچ کەسێک نییە لەم سەر زەویەدا ژیانی هەمووی خۆشی بێ، هەمووی فەرەحی بێ، هەمووی زەردەخەنە بێ، هەمووی پێکەنین بێ، هەمووی گەشت و سەیران و سەردان بێ. وەڵڵاهی ژیانی کەسێک شک نابێ بە مەرجێک دیندار و خواناسی بە حەق بێ، خاوەنی ویژدانی زیندوو بێ، عاقڵ و ژیر و تێگەیشتوو بێ، ئەزموندار و دنیادی دەبێ ئیلا خەمێکی هەر هەیە. ئەگە هی خۆشی نەبێ هی خەڵکی، ئەو هەموو منکوبە، ئەو هەموو برسیە، ئەو هەموو ئاواری شەڕەی لە دنیادا لە تیڤەکانەوە دەیبینی، ئەمڕۆ هەر ڕاستە و خۆ هەمووی لەبەر چاوتە، ئەبێ وابزانێ ئەوەش ماڵ و مناڵەکەی خۆتە، ئەوەش جگەر گۆشەکەی خۆتە، ئەوەش مرۆڤێکی سەر ئەم زەویە، بەخوا ئەبێ خەفەتی لێ بخۆی. ئەمجا لە بەهەشتا الحزن نییە، خوا خۆی هەرچی خەمە لەسەر دڵت لای دەبا. ئەڵڵا چەند خۆشە ژیانێک بۆ چرکەیەک، بۆ نان و چرکەیەک خەتەرەیەکی خەم بە دڵتانایە. دارە المقامەتی، شوێنی نیشتە جێبوونی هەمیشەی، ئیقامە هەر لەوەیە. کابرا لەو ئەوروپایە لە وڵاتێکی دنیادا هەموو هەوڵی خۆی دەدا، مادەیەکی زۆر سەرف دەکا، پارەیەکی زۆر سەرف دەکا، ڕەنج و مشەقەت دەکێشێ، زۆر شت قبول دەکا، پارێزەر دەگرێت، دوعا دەکا، بەس ئەوەندەی ئیقامەیەکی ئەم وڵاتەی بدەنێ. هێشتاش زمانێک کە ڕۆژە لە وڵاتەش دەری ناکەن، ئیقامەکەی لێ ناستێننەوە. خۆی ئیقامەکەی بە مردن کۆتایی پێدێ، خۆ بە نەخۆشیەکی پڕوکێنەر کۆتایی پێدە، ئیسفادەی لێ ناکە. بەڵام دارالمقامەتی بەهەشتی نەبراوە ئەو شوێنەیەکی ئیقامەی هەمیشەی لێوەردەگری. جارێکی تر بەجێی ناهێڵی، جارێکی تر پیر نابی تێیدا، نەخۆش نابی، نامری، بەجێی ناهێڵی. دارالمقامە بەس بەهەشتە.
نەسەب نەخۆشی و ناخۆشی لە بەهەشتا نییە، نەجەستن نەخۆش دەکەوێ، نە دەروونن نەخۆش دەکەوێ. لە بەهەشتا نەسەب شتێک جەستەت ماندووکا بە نەخۆشی یان دەروونت ماندووکا بە هەواڵی ناخۆش نایبیستی و نایبینی. لغوب دیمەنی قێزەون لە بەهەشتا نابینی. جار هەیە لە دنیادا تۆ بۆ خۆت کێشە نییە، ژیانێکی پاک و پوختت هەیە، بەڵام ئەوەندە دیمەنی قێزەونی چواردەورت سۆشیال میدیا تەلەڤیزۆنی شاشەی بەرامبەرت دەبینی ژیانت لە بەرچاو ناڕەحەت دەکات. لە بەهەشتا دیمەنی قێزەون و ناخەژێن و ئازار و ویژدان بریندارکەر نابینی، کەسی بێزارکار نابینی. لەم دنیادا تۆ چەندە پاک و چاکبی کەسانەکەن بێزارت دەکەن. لە بەهەشتی نەبراوەدا خوای گەورە بە ئەهلی بەهەشت قبوڵمان فەرمێ و بمان خاتە بەهەشتی نەبراوەی خۆیەوە. کەسێک نابینی کەس ژیانت بێزارکە، قسەیەکی تاڵ نابیستی لە کەسێک. لغوب ئەو شتانەی کەوا ببنەمایی ناڕەحەتیت لە بەهەشتا نییە. ئەمە وانەی یەکەم کە خوای پەروەردگار فەرمووی قەلیل خەڵکینە بزانن ژیانی دنیا، خۆشیەکانی ژیانی دنیا لە چاو قیامەتە هەر زۆر 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 کەمن. وانەی دووەم لە وشەی قەلیل وەریگرین لە ئایەتەکەدا کە خوا فەرمووی قل مەتاع الدنیا قەلیل. خوای پەروەردگار فەرمووی خۆشیەکانی ژیانی دنیا کەمن. ئەی محەممەد صلی الله علیه وسلم بە ئومەتەکەت بڵێ بە شوێن کەوتوانت خۆشیەکانی ژیانی دنیا زۆر 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 کەمن لە چاو خۆشیەکانی قیامەت. بەڵام خۆشی قیامەتیش بۆ چێیە؟ خۆشی قیامەت بۆ ئەو کەسەیە لیمانی تەقا کە لەم ژیانی دنیادا حیسابی بۆ خوای پەروەردگار کردبێ، حیسابی بۆ حەڵاڵ و حرامەکەی خوا کردبێ، حیسابی بۆ سنوورەکانی خوای پەروەردگار کردبێ، سنووری خۆی زانی بێ، سنووری خەڵکی نەشێلا بێ و پێشێل نەکردبێ. خوای پەروەردگار فەرمووی بڵێ خۆشیەکانی ژیانی دنیا زۆر زۆر کەمن، بەڵام خوا نەیفەرموو قل مەتاع الدنیا خەبیث، خوا نەیفەرموو بڵێ قل مەتاع الدنیا حەرام. ئەی محەممەد صلی الله علیه وسلم بە ئومەتەکەت بڵێ بەڕاستی خۆشیەکانی ژیانی دنیا پیسن. نەیفەرموو ئەی محەممەد صلی الله علیه وسلم بە ئومەتەکەت بڵێ خۆشیەکانی ژیانی دنیا حرامن. بەخوا خوای پەروەردگار وای نەفەرمووە، نەخێر، فەرمووی بڵێ زۆر زۆر کەمن لە چاو چیدا؟ لە چاو ژیانی نەبراوەی بەهەشتا. خوای پەروەردگار نەیفەرمووە حرامن لەسەر ئومەتەکەت. ئەوەتانە خۆشی ژیانی دنیا پێویستە ئینسان دوعای بۆ بکا و هەوڵی بۆ بدا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی من سعادة المرأة، لە خۆشی ژیانی مرۆڤە المرأة الصالحة، هاوسەری باش، المەسکەن الواسع، خانوویەکی گونجاو لەگەڵ خاو و خێزان و ماڵ و میوان و داهاتتدا، المەرکەب الهەنیء، سوارڕۆیەک ئەگە وڵاخی ئەسپی و ماینی جاران بوو بێ، یاخود المەرکەب الهەنیء ئۆتۆمبیلی ئەم سەردەمە بێ کە ئۆتۆمبیلێکی نەرم و بەرز و خۆش و بێکێشە و گرفت بێ و داشقەنە بێ. ئەمانە خۆشیەکانی ژیانی دنیان. پەروەردگار نەیفەرمووە بە ئومەتەکەت بڵێ خۆشیەکانی ژیانی دنیا پیسن و نەتانەوێ. نەوەڵا خۆشیەکانی ژیانی دنیامان دەوێ، بەڵام لە چاو قیامەتە ئەمانە زۆر زۆر کەمن. ژیر و عاقڵیش لە نێوان چاک و چاکتر، لە نێوان کەم و زۆرترین، لە نێوان خۆشی کاتی و خۆشی هەمیشەیی بە دڵنیاییەوە چاکترەکە و زۆرترەکە و هەمیشەییەکە هەڵدەبژێرێ. کەواتە مرۆڤی ئیماندار با نەخوێندەوار بێ، با زوانکۆی نەبینی بێ، با شاری نەبینی بێ، با هیچ وڵاتێک نەگەڕا بێ، با دەستقڵی شاو بێ، با کەسێکی شڕۆڵ بێ، با کەسێکی کزۆڵ بێ، بەخوا زۆر زۆر فەیلسوفە و زۆر زۆر عاقڵە کە دایمە چاوی لەسەر قیامەتە. چونکە ئەو کەسێک کە دایمە قیامەتی لە بیرە، ئەوە لە بینی چاکی دنیا و چاکترینی قیامەتە چاکترینەکەی پێگونجاوترە و هەوڵی بۆ دەدا. لە چاو ئەم خۆشیە کەمەی دنیادا و ئەو زۆریە نەبراوەی قیامەتا کە بەهەشتا، بەخوا دەڵێ ئەمەی دنیا زۆر جار پاڵ پێوە دەنێ مەگە حەقی خۆم نەبوو نامەوێ وەی خۆشیە هەتا هەتاییەکەی بەهەشتم لەدەست نەچێ. ئینسانی عاقڵ و ژیر خۆشیێکی کاتی فەزڵ نادا بەسەر خۆشی هەمیشەییدا،
بۆیە هەموو ئینسانێکی ئیماندار عاقڵ و ژیرە فەیلسوفە پیتۆڵە زانایە دانایە. لا تحكم على كل الأمور بعين الدنيا هەرگیز هەموو شتێک بە چاوی دنیا تەماشا مەکە. ئەم مرۆڤایەتی ئەم سەردەما بەڕێزان بەوە گرفتار بووە هەموو چاوی بەس لەسەر دنیاە، تەنها بە چاوی دنیا شتەکان دەبینێ. ئێستام ڕۆوشەی مستەقبەل دوا ڕۆژ بۆ مستەقبەل باشە، دوا ڕۆژی ئەم شتە باشە. ئەڵێ بۆ منداڵەکەت ساڵی ئەوەندە ملیۆن دینارەی بۆ دەدەی هەیە بە دەفتەر دۆلار دەڕوە لە یەک ساڵ خوێندنە. بۆ لەم قوتابخانە ئەهلیە دایدەنەی نانێرە قوتابخانەی حکومەت ئەڵێ مامۆستا ئەم قوتابخانەیە مستەقبەلی هەیە، ئەمە بۆ دوا ڕۆژی منداڵەکانم باشە، ئەمە فێری چەند زمان دەبێت و دوا ڕۆژیان گرفتار نابن. لە هەموو شوێنێکە چانسی دامەزراندنیان هەیە، هەلی دامەزراندن و دەستکەوتنی کاریان هەیە. ئەڵێ مناڵێک لێ دەپرسی بۆچی حەز لێبی بەچی یەکسەر جواب دەدات وەڵا حەزم بێ بە دکتۆر. بۆ وەڵا دکتۆر دامەزراندنی مسۆگەرە پارەی زۆری هەیە. چاو لێ لە مناڵی و مناڵەکانمان فێر کردووە چاوی لە دوا ڕۆژە. ئەو مناڵە بچووکانە حەل لە یەکی سەرەتایی و بنەڕەتی دوی سەرەتاییدا لیان بپرسە حەزەکەی بەچی زۆربەی هەر زۆری لا حەزەکەم ببن بە دکتۆر. ئەوە نەماوتووە ئەم بەشە دوا ڕۆژی ڕوونا هەمووی حەزی پێێتی، حەزی بە مستەقبەلە. ئەڵێ ئەم بازرگانیە لە فڵانگ بوارە بازرگانی بکەی دوا ڕۆژێکی خێری هەیە، مستەقبەلی هەیە. ئەم مڵکت هەبێ لە دەستن نەسێنن، ئەم مڵکە شوێنەکەی لە دوا ڕۆژە مستەقبەلی هەیە. ئەمە دەبێتە ناوەندی شارە، بێتە ناوەندێکی بازرگانی، ئەبێتە شوێنی تیجارەت، ئەبێتە شوێنی دوکان و بازار. ئەم پیشەیە لە دوا ڕۆژە مستەقبەلی هەیە. بەڵام ئایا ئەم مستەقبەلانە هەر بە مردن کۆتاییان نایە؟ بەڵێ وەڵڵا. باشە بۆچی ئێمە هەموو شتێکمان بەس بە پێوەری دنیا و چاوی دنیا مستەقبل ببینین؟ ئەی قیامەت بەخوا قیامەتی نەبراوە بەهەشتی نەبراوە ئەوەیان مستەقبەلە. وەڵڵا مستەقبەل ئەوەیە کە تۆ جێگات بەهەشت بێ، مستەقبەل ئەوەیە کەوا تۆ خوای پەروەردگارت لێ ڕازی بێ. قەدیمیانی ئێمە پێشینانی سەلەفی ساڵحی ئەم ئومەتە ڕەزا و ڕەحمەتی خوان لێبێ بۆیە هەمیشە دڵخۆش بوون، هیممەت بەرز بوون، ئەگەر چی هەژار و گرفتار بوون هی ئەوە بوو بەردەوام شتەکانیان بە چاوی قیامەت دەبینی. لە صحیحی بوخاریدا ئەم فەرمودەیە هاتووە کاتێ هاوڵی پایەبەرز حەڕامی کوڕی مەلحان شەهید دەکرێ، کاتێکەوە کافرێک لە کاتی قورئان خوێندنە ڕمێک لە پشتی دەدا لە سنگیەوە دێتە دەرەوە. ئەو کەسەی کە ڕمەکەی لێداوە کافرەکە خۆی دوایی دەژێڕێتەوە دەڵێ گوێم لێ بوو هاواری کردوتی فست بڕەبی الکەعبە، بردمەوە بە پەروەردگاری کەعبە. حەڕامی کوڕی مەلحان گەنجێکە، هەزاران خۆزگەی جوان و ڕەوا و حەڵاڵ و شەرعی خۆی هەیە. گەنجێکە بیری ئەوەی کردوێتەوە ڕۆژێ هاوسەری ژیانی هەبێ، باوکی منداڵ بێ، ماڵ و حاڵێکی گەرم و گوڕی هەبێ، لەگەڵ خاتوونی ماڵ یا پاروێک نانی خۆشی بەیەکەوە بخوا، سەرۆت و سامانێک بەیەکەوە بنێ، مناڵەکانی گەورە بن و بە دەوریەوە بن، ڕۆژێک بتوانێت زیاتر خزمەتی ئەم ئیسلامە بکە. ئەم هەموو ئاواتە ڕەوا و حەڵاڵی خۆی هەیە. بەڵام کاتێک کەوا لە دوا ساتی ڕوح دەرچوونیایەتی هاوار ناکە ئای مردم، ئای کوشتیانم، ئای تیاچوم، بە پێچەوانەوە هاوار دەکا فست وەڕەبی الکەعبە، سوێن بە پەروەردگاری کەعبە بردمەوە. چی بردەوە؟ تۆ ڕوحت دەرچوو، تۆ ژیانت سپارد، چیت بردەوە؟ بیری ئەوەی کردوێتەوە من دەمێکە لەگەڵ نەفس و شەیطانە لە بەربەرەکانێدام. بەخوا هەر یەکێک لە ئێمە بەردەوام لەگەڵ نەفس و شەیطانە لە ململانێداین، بەردەوام ئەم نەفسە ئەم شەیطانە هاوڕێی خراپ شەیاتینی ئینس و جندیانە ئیمانەکە لە بین بەرن، ئەیانەوێ بێدینت کەن، کوفرێکت پێ بکەن، لە ڕێبازی ئیسلام لادەن. ئەڵڵاه چەند خۆشە کاتێک کە بگەیتە لەحزەی سەرەمەرگ بڵێ فست وەڕەبی الکەعبە، بە پەروەردگاری کەعبە بردمەوە، گرەوەکەم لە شەیطان بردەوە، لە نەفس بردمەوە، لە کافرانم بردەوە. بەخوا کە ئیمانەکەت سەلامەت بوو تۆ براوەی، بەخوا کە دینەکەت سەلامەت بوو ئەوە تۆ مستەقبەلت هەیە. برتەوە کاتێک کە بە لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله دنیا بەجێ دێڵی، ئەوە برنەوەیە. بەخواوەی تری هەمووی بەجێ دەمێنێ.
بەس ئەم شەهادەیە کە لەگەڵ تا هاتە گۆڕەکەتەوە هاتە مەیدانی مەحشەر لا إله إلا الله محمد رسول الله ئیمانت سەلامەت بوو بە ئیمان سەلامەتی دنیات بەجێهێشتۆ گرەوەکەت بردەوە والله هەر یەکێک لە ئێمە ڕۆژانە لە پێشبڕکێداین براوە ئەو کەسەیە بە ئیمانەوە دنیا بەجێ دێڵێ ئەم سەحابەیە فەرمووی من بردمەوە چونکە لەسەر ئیسلام ژیام لەسەر ئیسلام مردم بە ئیمانەوە دنیام بەجێهێشت ئەمە دەرسێکی گەورەشیدا بە گەنجەکانی ئێمە بەخوا حیفە گەنج لەسەر ئەمە پەروەردە نەبێ ئای چەند ناڕەحەت دەبم کاتێک کە گەنجێک کە گەنجینەی ئەم وڵاتەیە ئەبێت لەم گەنجەتیەدا گەنجێک دروستکەی بۆی لە پیریدا پێی بحەسێتەوە سیرەکەی هەموو هیوا و ئاواتی دین و مەبدەئی بۆتە ئەوەی فڵان تیپە ئەم شەو بردیەوە و دەبێتە چه هات و هاوارێک فڵان یاری لەگەڵ فڵان وڵاتە کراوە و بەبێ ئەوەی نەکەس حیساب بۆ تۆ بکە نەکەس تۆ دەناسێ نەدێڵم چی بە دیار یاریەکەشەوە لە وڵاتە دانیشی نەپارەیەک لە گیرفانتایە عەقڵت خاڵی گیرفانت خاڵی ماڵت خاڵی هیچ نییە بەس هات و هاوار ئەمجا هەیە لەوە خراپتر ئەچێ شەڕ دەکات شەڕی کورسی دەکات دار و تێڵا بەکاردێنێ ئەم پەلاماری ئەو دەدا ئەو پەلاماری ئەو دەدا بۆ لەسەروی فڵان وڵاتە لە فڵان وڵاتەی دنیادا بردوویەتیەوە ئەمە تۆ لێرە کەوتووی دوای سعاتێک ئەمجا دەچیەوە ماڵەوە بەماندوێتی بەنجەکە بەردەدا باشە تۆ چیت پێ بڕام هات و هاوار و شەڕ و هەرایە وەڵڵا هیچت پێ نەبڕا بەداخەوە من نەڵم وەرزش خراپە بەخوا وەرزش هونەر ئەم شتانە لە حەدی معقولی خۆیاندا بە لە سنووری شەریعەتی ئیسلام دەرنەچن و لە پێوەرە شەرعیەکان دەرنەچن شتی خراپ نین بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمەدا گەنجیان پێ بەنج دەکرێ یعنی کە تۆ نانت نەما ئاود نەما موچەت نەما پارەت نەما کارت نەما وڵاتت نەما چی دەکەی لە تۆپی پێ و ڕەقس و سەما تۆ هەموو ژیانت هەر تۆپی پێ بێ و هونەرت هەر ڕەقس و سەما بێ وەڵڵەهی برا تۆ نە لە دین حاڵی بووی بەخوا لە ژین تێگەیشتووی بۆیە ئەگەر بە چاوی قیامەت بڕوانین گەنجەکانمان دەبنە گەنجینە یعنی عەرزم کردن گەنجێک هەموو هیوا و ئاواتی ئەوە بێ بەردەوام چاوی لەسەرەوە بێ فڵان تیپە لە فڵان وڵاتەی جیهانیدا فڵان ئەستێرەی تۆپی پێ گۆڵێک کرد و ئەم لێرەوە یەک بەخۆی هاوار دەکا دڵی براکەی دێشێنە دڵی خوشکەکەی دێشێنە لە ناو ماڵە بۆتە کێشە عایلی لەم کوردستانەدا ئەوانەمان بینیوە ژنومێر گەیشتۆتە حەدی جیابوونەوە ئەگەر جیاژ نەبوو بنەوە وەڵاو لیاری نەزەم هاندەری تیبی فڵانە و هاندەری تیبی فڵانە وەکو هەر قیامەت نەبێ ئەمجا نوێژەکەی ناکات جەماعەتەکەی ناکات جومعەکەی ناکا ئیتر جاریوان نەعوذ بالله کوفر دەکا پەلاماری کورسیەدا پەلاماری دار و تێڵا و بەردەدا شەڕە دەبە و شەڕە بەر دروست دەبێ ئەمە لەسەری فڵان کەس بردوێتەوە فڵان کەس دۆڕاندوێتی بەبێەوەی کەس حسابێک بۆ تۆ بکە وەڵڵا دەبینی خەڵک جاری وا ڕاکەڕاک من وتمە دەبێت چی ڕووی دابێ ئەم قیامەتە چییە ئەم هەموو جادەیە ژیراوە ئەو هەموو خەڵکە ڕادەکا وەڵاوە تیپی فڵان و فڵان لە فڵان یاریگا یاریان هەیە واللهی بۆ جومعەکەی ئاوا ڕاناکە والله مەدیسێکی قورئانی پڕبەرەکەت هەبێ سەیەکی ئاوا ڕاناکە والله بۆ دەستماچکردنی دایک و باوکی ئاوا ڕاناکە والله بۆ کارێکی خێرخوازی ئاوا ڕاناکە لە کاتێکە ئەوان نەبۆ دنیا باشە نەبۆ قیامەت جێگا دەگرێ وەیە گرفتەکانی مرۆڤی ئەم سەردەمە ئەوەیە هەموو مستەقبەلێک هەموو داهاتوویەک تەنها بەداخەوە لە مادەدا دەبینێتەوە و چاوی قیامەتی خۆی نابینا دەکا و چاوی قیامەتی خۆی دەگرێ بە هەردوو چاوەکە ناڕوانێ لە کاتێکە ئیسلامی ئێمە ئەم دینە ئیسلامە کە کاڵای پڕ بە باڵای مرۆڤە گەورەترین دوعای ئەوەیە بڵێ ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار پەروەردگارە لێت دەپاڕێنەوە دنیایەکی جوانمان پێ ببەخشی قیامەتێکی جوانمان پێ ببەخشی لە ئاگری دۆزەخ بە دوورمان کەی یعنی ئەوەی دنیای جوان نەبێ قیامەتیشی جوان نابێ تۆ با دنیایەکی جوانت هەبێ بەڵام ئایا هەر چاور لەسەر دنیا بێ نا ئەبێت چاویشت لەسەر قیامەتێکی حەسەنە بێ وفی الآخرەتی حەسەنە هەردوو چاو بەیەکەوە ببینن جوانن هەموو دووریەکان وەکو یەک دەبینی ئەمجا ژیان بەگەشتر دەبینی ئەگەر هەم دنیا ببینی هەم قیامەت ببینی نە دنیا واز لێ بێنە نە قیامەت تەرکە بەردەوامیش داوا لە پەروەردگار بکە لە دۆزەخ بە دوورت کە داواکارم لە خوای پەروەردگار
ژیانی دنیامان پڕبەختەوەریکە، قیامەتمان ئاوەدانکە، جێگەی هەموو لایەکمان باوک و دایکمان، کەس و کارمان، مامۆستاکانمان، ئەو کەسانی خێر بڵاو دەکەنەوە، ئەو کەسانی کە ئەم بەرنامەیە تۆمار دەکەن و کامێرامانەکانی ئێمەش ماندوو بوو بەم پرۆگرامەوە جێگەی هەموو لایەکمان بەهەشتی بەرین بێ، ژیانی ئێمە و ئێوەش پڕبەختەوەری بێ. تا پرۆگرامێکی تر بە پەروەردگارتان دەسپێرم. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.